ئەی خۆشترین جێگای ژینم مزگەوت ئەی پەرستگا و سوزدەگاهی دینی من مزگەوت ڕۆحی ئاڵۆز لێرە شاد و بێخەمە مزگەوت ڕۆحی ئاڵۆز لێرە ئارامە و ئەو دڵی پڕخەمینی من مزگەوت ئەی خۆشترین جێگای ژینی من بەخێراتی کەلان کاکەم بەخێنە سەر چاوە سەر سرم خوا خێری هەموو خێرخوازار بنووسێ ئەو مزگەتی کۆنی مەزداوەیە لە 82 لە ڕێی خێرخوازانە لە 2009 دەستمان پێکرد لە کۆمەڵی خێرخوازی باش لە ئەو گوندانە لە سلێمانی لە ڕابگرە هەتا دۆک هەموو کەس خێری خۆی تێکرد لە ڕووی مادی و معنەویە بە هاوکاری ئەو خەڵکەی بەبێ بەرامبەر بەبێ پارە کەیشیان تێکردە ئاو نان و پارە و هیچیان بەرامبەر نەکردیا ئەو خێرخوازانە هەمویان مەوجود بوونە لە بینانای ئەو بینا جوانە لۆ ئەو ئیسلامە جوانە ئیشاڵا پیرۆزی ئەو ئیسلامی بینی نوێژی تەعاتەجی باش تێکن ئینشاڵا. سەرەتا دەستخۆشی بەڕێستانەکەن بۆ ئامادەبوونتان وە سوپاسی هەموو ئەو کەسولایەنانە ئەکەن کە هەرسان بە کردنەوە و دروستکردن و بنیادنانەوەی ئەم مزگەوتە لە شارەدەی مەجیداوە دەستی هەموو ئەو خێر و مندانە ئەگوشین کە لە ناوە و لە دەرەوەی وڵات دەستی هاوکاریان بۆ درێژکردنەوە بە تایبەتی دەمانەوێت دەستخۆشی لەو کەسانە بکەن کە خۆبەخشانە شەویان خستە سەر ڕۆژ بۆ گەیاندنی ئامانجە گەورەکە کە کردنەوەی مزگەوتی شارەدەی مەجیداوە بوو لە ئەمڕۆداوە هیوادارین خێر و مندان بەردەوام بن لە دەستی هاوکاری درێژکردنیان بۆ مزگەوت و نەخۆشخانە و مەکتەب و بۆ هەموو ئەو شوێنە پیرۆزانەی کە لە کۆتاییدا ئەکەونە خزمەتی کۆمەڵانی خەڵک. بەداخەوە لەوانەیە لایەنە ئیدارەکان و وەزارەتی ئەوقاف بە شێوەیەکی گشتی هاوکار نەبن بۆ کردنەوەی مزگەوتەکان و لەوانەیە زۆر زاریش ڕێگریش بکرێتن یاخود نەتوانن دەستی هاوکاری درێژ بکەن بەڵام خەڵکەکە خێر و مندان سەروەتمەندان دەستیان خۆشبی زۆر خۆبەخشانە و ماندوونە ناسانە بەردەوامن لە کردنەوەی مزگەوتەکان و نوێژەنکردنەوەیان و پەرەپێدانیان ئەمەش جێگای دڵخۆشیە و لەخوای گەورە داواکارن کە جەزای بەخێریان بداتەوە ئینشاءالله. دەنجی قورئانە یا ذیکری ئەڵڵا یا دەنجی قورئانە یا ذیکری ئەڵڵا یا ناوی پێغەمبەر هەتا یا ناوی پێغەمبەر وەڵڵا هەتا یا هەر لە ڕۆژهاڵە تاکو ڕۆژئاوا هەر لە ڕۆژهاڵە تاکو ڕۆژئاوا ناوی پێغەمبەر لە دونیای داوایە. طبعا تا چەند زەڕورە مزگەوتەکان ئاوەدان بکرێن و ئەوە مەڕاستی لەو پەڕی زەڕورەتدایە لۆ چونکە ئەو پرسیارە لە چەند ڕوویەکەوە چەند ڕەهەندێکی هەیە چەند بوعدێکی هەیە ئەگەر ئەمە سەیریکەین لە کۆنەوە لە ئێستایش چێیە پارێزەری وڵات و نیشتیمانە چێیە واکە گەنجان بەلاڕێدانەڕۆن طبعا ئەوە مزگەوتە ئەو ڕۆڵەی ئەبینی لۆ ئەوەی گەنجانمان بەلاڕێدا نەڕۆن لە ڕووی ئەفکاری خراپەوە لە ڕووی تەتەڕوفەوە لە ڕووی ئەو جۆرە شتانەوە. بەنسبەت ئەوەی کە ئایا پاداشتی نۆژەنکردنەوەی مزگەوت ئەوە خوا لە قورئانی پیرۆزدا پێمان ئەفەرمووی إنما يعمر مساجد الله من آمن بالله واليوم الآخر وأقام الصلاة وآتى الزكاة ولم يخش إلا الله. إذن ئەوەی کە تعمیری مزگەوت ئەکا ئەو جۆرە کەسانن کە بە حەقیقی لەخوا ئەترسێن پاداشتیان پێغەمبەرمان صلی الله عليه وسلم لە فەرمایشتێکدا کە ئیمامی بوخاری مسلم ڕیوایەتی دەکات دەفەرمووی هەر کەسانێک تەنها لەبەر ڕەزامەندی خوای تەعالی ماڵێک لە ماڵەکانی خوای پەروەردگار چا بکەن و نوێ بکەنەوە وای لێ بکەن کە عیبادەتی تێدا ئەنجام بدرێ بنى الله له مسجدا یان بەیتەن مثله. طبعا باختلاف الروايات کە لە بوخاری و مسلم و لە باقی سنن هاتیە خوای تەعالی ماڵێکی وەکو ئەوی لە باشتر و چاکتر لە بەهەشتەی لۆ دروستەکایتر ئەوە لەوە گەورەتر و لەوە عەزیمتر لە کوێ دەستی ئینسان ئەکەوی. گەر دڵی پاکم بە تاوان تۆزاوی بوو مزگەوت تۆی شوێنی دڵشۆرینی من گەر دڵی پاکم بە تاوانی زۆرەوە تۆزاوی بوو مزگەوت هەر تۆی شوێنی دڵشۆرینی من مزگەوت دارا و نەدار لێرەدا یەکسانن هەموو ملکەچن ئەو مەفیدەی سەنجینی من مزگەوت ئەی خۆشترین جێگای ژینم ئەی پەرستگا و سوزدەیگاهی دینی من.